بەمیوانداری زۆر بەڕێز ماوەسا محەممەد چیمەنی قسە و گفتوگۆ دەکەین لەسەر گرنگیدان بە ئاکار و کردەوە و دروشم و پەیامە ئاینیەکان لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن. ماوەسا محەممەد سڵاوت لێبێ زۆر سڵاو لە جەنابتان خۆشحاڵم بە خزمەتتان گەیشتم. ئێمە کۆمەڵێک ناوەندی زۆرمانەیە لە کوردستان کە ناوەندی خوێندنن بۆ پەروەردە و فێرکردن. چەندێک گرنگە لە مەجای پەروەردەکەیە گرنگی بدرێ بە پەروەردەی ئاینی بە کار و کردداری مناڵانی ئەمە پەروەردە بکرێن بە پەروەردەیەکی ینی جوان و وەکو نمونەیەکیش لێرە لەوێ ساڵانە دەبین کۆمەڵێک مامۆستای نمونەی جوان مناڵەکان لە قۆناغە جیاوازەکانە فێری کۆمەڵێک لە کار و کردەوە و نوێژ و دروشمە ئاینەکان ینی پیرۆزی ئیسلامەکان ئەمە تا چەند گرنگە و مە بکرێتە کللتورێکی زۆرینە و بەردەوام. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ دەرفەتە، ڕێز و احترام و خۆشەویستیمان بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست، ئومیدەوارین توانین سوودێک بە بەڕێزیان بگەینین ئینشاءڵڵا. هەڵبەتە ئەرکی پەروەردە و پێگەیاندن و ئاشناکردنی ڕەوشتە جوانەکان بە کۆمەلگا و بە قوتابیان تەنها ئەرکی سەرشانی مامۆستایانی ئاینی و داعی و بانخوازەکان نییە، بەڵکو مەجالی پەروەردە و فێرکردن ئێستا ئێمە وەزارەتێکمانەیە بە ناوی وەزارەتی پەروەردە و فێرکردن، واتە دوو جەناحە، دوو بەشە، بەشی پەروەردە و پێگەیاندن و فێرکردنی ڕەوشتە جوانەکان و دوورکەوتنەوەی لە ڕەوشتە ناپەسەند و خراپەکان، لایەکی تریشەوە فێرکردن. بەداخەوە کەمتر وایە لە وڵاتێکی ئیسلامی و لە نێو کۆمەلگایەکی موسڵمانە و لە نێو خەڵکێکی چاکە گرنگی بەمایان ئەدرێ. هەڵبەتە ناتوانین بڵێن نییە، مامۆستایان ڕۆڵی باشیان بینیوە و دەستخۆشیان لێکەین و سوپاسیانەکەین لە پەروەردەکردنی مناڵەکان لە فێرکردنیان بە ئاکار و ڕەوشتی جوان، بەڵام بەڕاستی لە کۆمەلگایەکی موسڵمانە و لە نێو خەڵکێکی موسڵمانە و چاوەڕێی زیاتر ئەکرێ کە گرنگی بە و جانیبە بدرێ. بۆیە ئێستا وای لێ هاتووە کاتێک کە ئەبینین مامۆستایەک لە قوتابخانەیەک چالاکیەکی ئاینی فێری مناڵەکانەکە، فێری ڕەوشتێکی جوانیانەکە یا فێری دروشمێکی ئاینیانەکە بە شێوەیەکی کردداری، ئێمە بەلامانەوە شتێکی پەسەندە و جوانە و گرنگی پێدەین و قسەی لەسەرەکەین. ئەمە دەلاتەکە لەسەرەوەی کە بە ئەندازەی پێویست گرنگی بەو لایەنە نەدراوە. بۆیە جێگەی خۆیەتی هەموو مامۆستایانی تر، هەموو پەروەردەکاران لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان گرنگی بەم جانیبەش بدەن و ئەرکی سەرشانیشیانە. لە ڕاستیە ئەرکە بە سەرشانیانەوە وەکو چۆن مناڵەکانمان نەوەکانمان فێری خوێندن و خوێندەواریەکەن، فێری زمانە جیاوازەکانیانەکەن، فێری بیرکاری و مێژ و بابەتەکانی ترانەکەن، ئاوهاش شارەزایان بکەن لە ئاینەکەیان، لە ڕاپەڕاندنی دروشمەکانی ئاین، لە فێرکردنی ئەخلاق و ڕەوشتی جوان، لە خۆڕازاندنەوە بە ئاکار و سیفەتە جوانەکان، خۆ دوورخستنەوە لە ئاکارە ناشین و ناپەسەندەکان. ئەمە ئەرکە واجبە، وەکوتم تەنها ئەرکی مامۆستایانی ئاینی و ئەرکی داعی و بانخوازەکان نییە، بەڵکو ئەرکی هەموو پەروەردەکارێکە، هەموو قەڵەم بەدەستێکە، هەموو خاوەن فکرێکە، هەموو ناوەندێکە لە ناوەندەکانی خوێندن. باشە هۆکار چیە ئەیسەر ڕایکەوەی ئەوەی کێمە میلەتێکی مسلمانین ئەمانە بەرەو کاڵبوونەوە چێ لە کاتێک ئاگەر من لە خوێندنگە خۆت لە قوتابخانەکانە فێری ئەو دروشمە ئاینیانە بم کە بەنمونە لە سۆشیال میدیا بینیمان فێرکردنی نوێژە، دەستنوێژە، شێوازی ئەنجامدانی ئەمرەیە، هەرگیز بیرم ناچێتەوە هەتا ڕۆژەی گەورەشە بم، ینی شتێکە لە یادمە ئەمێنێتەوە سوودی لێبێنم بۆ دوا ڕۆژە. وڵاجا ئەوە پەیوەندی بەو هەندێکی ڕەنگە پەیوەندی بەو چاولێکەریەوە هەبێت کە ئێستا ئێمە بەداخەوە متەئەسیر بوون بە ئەو فکر و ئەو بیر و بۆچوون و ئەو بایی کە لە وڵاتانی ئەوروپا و لە شوێنانەوە دی هەرچەندە لە وڵاتانی ئەوروپا تەرکیز لەسەر ئەخلاقەکەن، تەرکیز لەسەر دینە، لەسەر هەندێک جار لەسەر دینی شەکەن، بەڵام دینی خۆیان و ئەو ئاکار و ڕۆشتە جوان و پەسەندانە لە فێریانەکرێ، وەکو دەستپاکی، وەکو درۆنەکردن. ڕەنگە کابراک ئەجنەبیش بێ، غیرە موسڵمانیش بێ، بەڵام درۆ بەلای شتێکی ناشرین بێ، یا دزی بەلای شتێکی ناشرین بێ. بۆیە ئەوە بەداخەوە ڕەنگە سیستەمەکە وای کرد بێ، هۆکار بێ، ڕەنگە ئەو ڕەوتەی کە دەسەڵات بەڕێوە ئەبا ئەو حکوومەتەی کە بڵێن ئیدارەی گشتی ئەم خەڵکاکە نەیەوێ بە پاساوی تر بە بیانووی تر نەیەوێ گرنگی بۆ بابەتە بدە. ئەگینا مناڵێک لە مناڵیەوە لە ناوەندەکانە فێری دەستپاکی بکرێ، فێری داوێن پاکی بکرێ، فێری ئەو بکرێ درۆنەکە، هەموومان لێ حەسێنەوە، خێزانەکان لێ حەسێنەوە، کۆمەلگا دواتر لێ حەسێتەوە، ڕێژەی جەریمە کەمە بێتەوە، تاوان کەمە بێتەوە لە کۆمەلگایە.
یعنی هەمومان لێی بەهرەمەند دەبین حکومت پێش هەموو کەسێک خۆی قازانجەکە بۆیە من ئەڵێم ئەویش وەکو باقی سێکتەرەکانی تر کە کەم تەرخەمی تیاکرا ئەویش هەر لە وڵاتێکا کە پڕاپڕ بێ لە کەم تەرخەمی ئەویش بە دڵنیایی و کەم تەرخەمی تیاکرێ بەڵام پێم وانە حکومت ڕێگر بێ لەوەی کە مامۆستا بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بە جۆرێک لە جۆرەکان مامۆستا بەتایبەت ئەو مامۆسانی کە لە ناوەندەکانە وانەی ئاین ئەڵێنەوە ئەتوانن گرنگی لەسەر ئەو بابەتانە بدەن بە شێوەی کردداری بە شێوەی تەمسیلی بە شێوەی ینی جۆرەها ئەسلوب بەکاربێنن بۆی مناڵەکانمان جارێکی تر فێری ئەو ڕۆژتە جوان و پەسەندانە بکەن و ئەو ئاکارانە فێرام بکەنەوە ئەو مناڵەیە کە لە قوتابخانە بە شێوەیەکی کردداری مامۆستایەک فێری نوێژیەکە ئیتر تەواو یەکتر پێویستی بە کەسێکی تر نابێ فێریەوەکە کە ڕێزە دایک و باوکی بگرێ فێریەوەکە کە لە کۆڵان نبێتە مای ئازاردانی خەڵک بە دڵنیاییەوە ئەو مناڵە کاریگەری لەسەر دروستە بێ و من کاتی خۆشی ببیرم دێت کە مامۆساک لەسەر شتێک محاسبەی کردوون ئێستایش لەبیرمە کەوتێتی ئەو شتە جوانیە نابێ ئەوا بیکەی یعنی من خۆم تەلەبەیەکی زیرەک بووم بەڕاستی زۆر زیرەک بووم ڕۆژێک ئاوا دانیشت بووم لە باوەڕکە لە سەرەتایی بووم نازانم ئایا دوو سێ سەرەتایی بوو ئاوا دانیشت بووم یعنی بەبێ هیچ مەبەستێک مامۆسا لێی داموتی جارێکی تر دەست ئاوا لێ مەکە ئاوا دامەنیشە لەبەرەوەی ئەوە ناشرینە ڕۆڵە بەخوا من هیچ مەبەستێکیشم نەبوو بەڵام ئەیویست تەواو ئەو تەلەبەیە بە ئەدەب بێ تەواو بە ڕۆژ بێ و زۆر شتی تریش کە ئێستا ڕەنگە خەڵکێکی زۆر کە گوێی لێمانە ئەزانەیە کە مامۆساکان لە مناڵیەوە چۆن ئەنوویست ئەو تەلەبەیە بە ئەدەب بێ بە احترام بێ ڕێز لە گەورە بگرێ شتی هەڵە نەکا حتا مناڵێک لە دەرەوە لە کۆڵان ئەگەر گلەیەکمان هەبووە شتێک ئەو ئەماوت بەیانی بە مامۆساڵێ مامۆسا لێپێچینەوەیە کرد لەبەری مامۆسا ئەرکێک لە ئەرکە گەورەکانی ئەوەیە کە مناڵەکانمان فێری ئەخلاق و ڕۆشت و قیمی بەرز و جوان بکات زۆر ڕاستە مامۆسا یعنی ئەیبینین ڕۆژانە لە ناوەندەکانی خوێندن چالاکیەکرێ پێشانگایەکیان بۆ کرێتەوە چنە گۆڕێکەوە خولی مۆسیقا هەیە هیچ مشکلە نیە تایارە ئاساییە ساڵی جارێک یەک مامۆستا خوێندکارەکانی فێری دەستنوێژکە یان فێری نوێژکردنیان بگات دەستنوێژگرتنیان بکات دوو حاڵەت ئێمەی موسڵمان شۆکە بینەوە شتێکی غەریب ئەوانەشی کە پێیان ناخۆشە خەریکە دەزەکەن بە چاوی مامۆساکەیە و ئەمە چییە و نابێ و ئەمە غەڵەتە هەردوو خوێندنەوەکە تا ئێستا من نەمبیست و نازانم ئەگەر ئەو زانیارێتان هەبێ نەمبیست و وەزارەتی پەروەردە مامۆستایەکی سزا دابێ لەبەرەوەی مامۆستاکانی تەلەبەکانی فێری دەستنوێژگرتن گرت بێت نەمبیستوە کەواتە دوو خەلەل هەیە چۆن پشتیوانی و مامۆسایانە بکەین بۆی نەترسن لەو شەقام و سۆسیال میدیایە وا بەڕوویانە چێتەوە و دوو پشتیوانیان بین بۆیە بتوانن بە پشت ئەستوریەوە بە دڵخۆشیەوە ئەویشانە بکەن ئەو مامۆستا ئەرکی خۆی جێبەجێەکە نابێ هیچ ترسێکی هەبێ و مەسەلەی نوێژ و فێرکردنی دەستنوێژ و هەنێ بابەتی ئاینی هیچ ڕەبتی نییە بە خوانەخواستە هیچ لایەنێکی سیاسیەوە یان بە هیچ باگراوندێکەوە یان بە ئاڕاستەکردنی ئەو مناڵە بەرەو تونند و تیژی یان هیچ شتێکی تر لەم بابەتانە مامۆستا ئەتوانێت بە مافی خۆی ئەتوانێت بە پەیڕەوی خۆی داگۆکی لەو ئیشە بکاکە ئیکا بۆ لە وانەیەکی کیمیایە ئەبێ بچنە مختبەر و مادەکان تێکەڵ بکەن و وانەی پراکتیکی بخوێنن بۆ لە نوێژە بە پراکتیکی نەخوێنرێ بە عەمەلی بە شێوازێکی عەمەلی فێر نەکرێن چ عیبێکی تایە لەبەرەوە ئەو مامۆستانە بێ هەم لەلایەنی پەیڕە و پرۆگرامی خۆیان و هیچ ئیشکالێکی تیانە و هیچ زەرەرێکی نییە بگرە ئەرکێکی باش لە کۆڵی دایک و باوکە کاتەوە لەلایەنە قیامەتەکەیشەوە بێ لەوە بکەیتەوە کە تۆ بەرپرسیاری بەرامبەر بەخوا یعنی وانەیە ئاین هەرەوە نییە بڵیاڵە من غەشەنا فەلەیسە میننا یاڵا تەوا لەبەری کەوتەوە هەرەوەنە نییە ئەبێت تۆ فێری بکەی غەش چییە غەش شێوازەکانی چۆنە ئەی ئینسان ئەگەر غەش بکات چەنێ ناشینە بێ لە کۆمەلگا لەلای خوا لەلای دایک و باوکی ئەبێ بە پراکتیکی فێری بکەی و ئەمجا بەڕاستی مامۆستان ئەبێ بیری ئەوە بکەنەوە چ پاداشتێکی گەورەی هەیە ئەگە تۆ بتوانی کەسێک فێری ئەخلاق و ڕەوشتێکی جوان بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الدال على الخير كفاعله ئەو کەسەی ڕێنمونی کەسێکەکە بۆ کارێکی چاک وەکو وای خۆی کردبێتی یعنی ئەگەر تۆ لە ناوەندێک لە ناوەندەکانی خوێندنا مناڵێک فێری سوڕەتی فاتحاکەی ئەم مناڵە 70 ساڵ ئەژی چەند نوێژی پێوە بکە چەند جار بیخوێنێ چەند ئەجر و پاداشت بۆ ئەو بنووسرێت ئەو نیش بۆ تۆ نووسێ بەبێ ئەوەی لە ئەجی ئەو کەم کاتەوە مناڵێک فێری دەستنوێژەکەی هەتا ئەو ڕۆژەی ئەمرێت چەند دەستنوێژ بشۆریە چەندێ خێری بۆ بنووسرێ ئەو نیش بۆ تۆ نووسرێ لەبەر تۆ فێرت کرد خوا فەرمێ وتعاونوا على البر والتقوى یارمەتی یەکتر بن دەستباری گری یەکتر بن بۆ چاکە و چاکەکاری ئێجا چی لەوە چاکەکاریە تۆ مناڵەکەم فێری ڕەوشتی جوان بکەی فێری ئاکاری شیرینی بکەی فێری پەرستشەکانی بکەی فێری متمانەبوونی بکەی بەخوای پەروەردگار
فێری ئەوەی بکەیت کە دەست پاک و دەم پاک و داوێن پاک بێ لەبەرەوە ئەو مامۆستایانە ئەبێ لە لایەکی ترەوە یەکێ لە حافز و پاڵنەرەکان ئەوە بێ کە ئەجر و پاداشێکی یەکجار گەورەیان دەسەکەوێ لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی إن الله وملائكته خوای پەروەردگار و هەموو فریشتەکانی خوا وأهل السماوات والأرض هرشي لأرض آسمان كان هي حتى الحوت في البحر حتى الحيتان في البحر حتى أفرمي ما سيكان لنيو دريا كان وحتى النملة في جحرها هتام يرولل كان يصلون على معلمي الناس الخير داوای لێ خۆشببوون لە خوای پەروەردگارەکەن بۆ ئەو کەسانەی کە خەڵکی فێری چاکە و خێرەکەن ئەوانەی پەروەردەکارن زۆر گەورن وەکو مانگێک چۆن لە ئاسمانە ئەدرەوشێتەوە لە پەنای ئەستێرێکە ئەوانەی کە خەڵکی فێری خێرەکەن ئاوان لەبەر ئینسانە بێت چاوی لەو قیمەیە بێ چاوی لەو گەورەیە بێ بەوە گەورە بێ و زۆر جاریش ئینسان لە ژیانە وهم يعني یەکێ لە فێڵەکانی شەیتانەوەی وهم و خەیاڵاتێکت بۆ دروستەکە کە لە واقع ئەوانیە بەشتێک ئەترسێنیە کەوانیە کاکە تۆ ئەمە بکەی بەخوا پێتەڵێن ئیسلامیە پێتەڵێن تونڕەوە ئەم مناڵانە فێری ئەوەکە هیچ وانیە کاکە هیچ وانیە ڕەنگە محاسەبە نەکەی و بە پێچاونەوە دەستخۆشیشت لێ بکرێ و بەڕای من باشترین دەستخۆشیشەوەی کە خوای ڕەب العالەمین دەستخۆشی لێ بکە کاتە ماوەسایانی پەروەردەی ئاینی لە ناوەندەکانی خوێندنگەتان لە ماوەسا محەممەد بوو دڵنیام خۆشتان هەر بەشێون هەر زانیاریان هەیە بۆ بیرهێنانەوەیکی باش چه پاداشتێکی هەم دنیاوی هەم قیامەتی چاوەڕێتانەکە مامۆساوانی هەموو کەس دەست نایە ئەوە دەرفەتێک کە خوا نایدا بە هەموو کەسێک کە خەڵکی شارەزا خەڵکی خاوەن علم خوای تەعالا شەهادەت و شایەتی ئەوانی لەگەڵ شایەتی خۆیان باس کردو شهید الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط شایەتی ئەوانی لەگەڵ شایەتی خۆیان باس کردووە إنما يخشى الله من عباده العلماء براسيد زانا كان واني كخوا باش ناسن او انا باش لخوا اترسن صدان شاتي ترهب واني كخواني يما من ما مصاي اينيم بخوا هادشي بكم قرزاري او ما مصايرم كفيران كردو چکە من ئەگەرەوانە بوو نافێری خوێنەواری نابووم جەنابەت کە ئێستا پێشکەشکارێکی بدا دەبڕێزە هەر کەسێکی تر کە ئێستا هەر چالاکیەکەکە هەر مهنەیەکی پزیشکە دکتۆرە مهندسە هەر چییە هەمومان قەرزاری ئەوانین و هەرچی بکەین ئەچێتە ترازوی چاکەی ئەوانەوە بۆیە بەم ڕوحیەتەوە ئەگەر مامۆستا دەرسەکەی بڵێتەوە وڵی چرکە بە چرکە ئەو ساتانی کە لە ناوەندەکانی خوێندن نابێ خوا بە ئەجر و پاداشت بۆ نووسێ خوایە من ئەچم ڕاست ئەمە کەسابەتێکە بژێوەیەکە من بۆ ماڵ و مناڵێکم وەزیفەیەکە بەڵام ئەم وەزیفەی خۆم ئیتقانی تیاکەم إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوا پێی خۆشە ئیشێکت کرد بە چاکی بەڕێکەپێکی بیکەی تۆ مامۆستای ئاینی ئەبێ ئاین فێری ئەم ناڵە بکەی ئەوە ساڵ تەوا بوو ئەم ساڵ تۆ چیت فێری ئەم تەرەبەیە کرد چۆن باسی دەستپاکیت بۆ کرد چۆن باسی ڕێزی گەورە و بچووکت کرد چۆن باسی دڵسۆزیت بۆ کرد چۆن باسی خزمەتی خاک وڵات و دەوروبەرت بۆ کرد چۆن باسی نوێژەکەت کرد ئەی فێری نوێژت کرد فێری یعنی جاری وا هەیە مناڵێک 6 ساڵ لە قوتابخانە ئەخوێنە سەرەکەی هیچ باگراوندێکی دینی بۆ دروست نابێ هیچ زانیاریەکی دینی بەڕاستی ئەو مامۆستانە مقەسیرن بۆیە مامۆستا ئەگەر بە ڕوحیەتێکەوە بەنیەتێکی باشەوە بچێتە ئەو ناوەندانە و بێوێ بەڕاستی پەیامێکی باش بگەینێ هەموو ئەو هەنگاوانی کە ناوێتی هەموو ئەو کاتێک کە سەرفێکە لەو مەجالەیە هەمووی بە ئەجر و پاداش بۆ یانووسەکە مامۆستا سەرەڕایەوەی کە مامۆستایانێکمان هەن کە سپاس بۆخوا لێرە و لەوەی هەموو کات باسەکرێن ینی دیارن لەناو مەکتەبەکانی خۆیانە بەڵام چەندین گرفتیش هەیە لەوەی کە تاوکو ئێستاش مامۆستایەکی ئاینی باشمان نییە یان مامۆستای پەروەردەی ئاینیمان نییە کەوانەکان بە باشی بڵێتەوە و ڕەنگە زۆر جار بوترێک کە منداڵ بۆ چێتی با خۆی کە گەورە بوو ئەو کاتە ئاینی خۆی هەڵبژێرە خۆت پێویستی بەم وانە پەروەردەییانە نییە ئەمانە چ شتێکمان پێڵەنا بەڕاستی دەکرێت ئێمە وەلای بنین بۆی بڵێن کە مناڵ مافی خۆی لە ڕاستیەوە هەمووی دوورە بۆ مناڵێک لە مناڵەوە فێرەکری یاساکانی مرور بزانێ بۆ نوێژەکەی نەزانێ بۆ مناڵێ فێرەکرێ کۆی دوو ئەوەنە ئەکا بۆ نەزانێ نوێژەکەی چیە ئەو بەشێکە لە ژیانمان کاکە دنیا کە من ئەوانەی کە دینیان نییە لە دنیاە دین شتێکی زەڕورە بۆ ژیان ئەوەی مسلمانە ئەوەی مسلمان نییە مەسیحی ئەوەی مەسیحی نییە جوولەکەیە ئەوەی جوولەکە نییە بوذیە یعنی بوونی دین لە ژیانە زەڕورەتە من باسم لەوە نییە کە دینی ئیسلام هەر دینێکی حەقەوە بێ هەموو مسلمان بێ بەڵام لە هەموو دنیا دین ئەخوێنرێ لە هەموو دنیا خەڵک ممارەسەی دینەکە ئەو بەشێکە لە ژیانمان چۆنە بێ مناڵەکان فێر نەکردن بە بیانەوەی کە وەڵام مناڵە و ئەی مناڵی
وتراو العلم في الصغر كالنقش على الحجر علم لە مناڵیا وەکو نەخشێک وایە لەسەر بەرد بکرێ بە ئاسایی لەبیر ناچێتەوە کە گەورە بوو لەبیر دێتێتەوە وەکو هەموو شتەکانی تری ژیان وەکو چۆن وشیاری ژینگەی بە مناڵێکە درێ پێویستە وشیاری ئاینیشی پێ بدرێت پێویستەکە فێری دین بکرێ لە لایەکی تریشەوە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە مامۆستای اختصاص ڕەنگە جاری وایە بۆ ئەمادەیەدا نانرێ سەرکی مامۆسایەکە کەنە مامۆسای ئاین فەقیرە خۆی نازانێت دوایەت بە تەواوەتی بخوێنێتەوە باش لە دین شارەزانیە بۆی ئەگەر حکوومەت مەبەستی بێ ئەبێ گرنگی بەو لایەنەش بدا وەکو چۆن باوەڕکە خۆشی لێ ئەحەسێتەوە خۆشی ئیسفادەی لێەکە یعنی ئێمە ئەگەر لە مناڵێ و مناڵەکان ئێستا لە یعنی باشترین وڵات کە لە مەجای پەروەردە ئەوەنی منزانی بێتم یابانە ئیش لەسەر مناڵ زۆرەکەن لەو مناڵەوە فێرەکەن پارچە کاغەزێک لە شوێنێک فڕێنەدا چۆن ڕێزی گەورەکان بگرن چۆن ڕێزی مامۆساکانەگرن چۆن پێڵاو دابنێت تا ئەشێتە ژوورە و تا ئێتە دەرەوە هەمووی بە وردی دایک و باوکیش بەڕاستی ئەبێ متابعی مناڵەکەیان بکەن تا چەندێ مەسەرەن کام قوتابخانە باشە کام مامۆسا باشە بیبن بۆ ئەوێ لە شوێنێکا دایبنن کە سوودی لێبێنن شتێکم کەوتۆ یاد دەڵێک علی شریعەتی لە وڵاتام لە بریتانیا خوێنی ئەڵێ مناڵەکەی لە ماڵێک ئەیگرن لە ماڵێکە بێت دوای مناڵەکە پەرداخێکە شکێنێ بە مناڵەکە ئەڵێ مناڵەکە زۆرە ترسێ ئەڵێ ئاگەهاتنەوە بڵێ ئەو شکانی بیکەمل من دوایەوەی کا دێنەوە ئەڵێ دایەوەڵا ئەو پەرداخەم فڵان کەس شکانی و ئەم بە کورتەی گێڕمەوە ئیتر وەلحاصل کۆتایی پێدێ و ئەم مناڵە وجدانی عەزیە تێدا قەدروی نەکردووە لەگەڵ دایک و باوکیە بەڵام ئەم عەلیە فێری کرد کە ئەو درۆیە بکە دوای یەک دوو ڕۆژ بە مناڵەکەی ئەڵێ دایکی ئەڵێ وەڵا دایە ئەو پەرداخە بەخوا من شکاندم ئەی ئەڵێ چۆن واتوت بە من ئەڵێ وەڵا ئەو عەلی وای پێوتم بۆ ئەوی کە هین نەبین بۆی کە ئێوە لە من تۆڕە نەبنیان نەمشکێنەوە ئەوانە ڕێک ئەو پیاوە ئیز نەدن ئەڵێن ئێمە ئەم مناڵەمان وا فێر کردووە کە درۆ نەکە تۆ فێرت کرد کە ئەمە خۆی ئیگەڕێتەوە ئەڵێ تۆ فێرت کرد کە درۆ بکە لەبەرەوە ئەم مناڵی ئێمە لە مەترسیە ئابێ و ئاقاری بەرەو باش ناڕۆ لەبەرەوە ئەم ماڵە بەجێ بێڵ و ئیزنی تەسەوورکە ماوەسا محەممەد یانێ ئەمەوێت دیسانەوە بۆی پەیامەکەمە بە باشی بکە و کۆڵی خلاصەی کەینەوە ئەمڕۆ 22 مانگە عمر باقی بێ تەمەەن باقی بێ بمێنی 23 یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەگەر هەڵە نەبم هێشتا لاوانەکانی خوێندن ماوە پەیامێک ڕەنگە بۆ هەنێ ماوەسا پێویست بێت تند بێ بۆ هەنێ ماوەسا ڕەنگە پشتیوانی و دەستخۆشی بێ ئێمالیان نەکردووە بۆ دەرفەتە باشەی لە بەردەستیانە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە چین لەم ماوەی لەم فرسەتەی لە بەردەستیانایە ئێمە پۆلی یەک تەمەنی 6 ساڵە پۆلی 12 تەمەنی یەگاتە 18 ساڵ یعنی هەموو تەمەنەکانیان لە بەردەسە مامۆستا ئەگەر ئێستا ئەم پەیامی بەڕێزت بگاتە لایەوە مامۆستایانە ئەکرێ لە ماوەیە مانگەیە چۆن ئامادەکاری بکەن بۆی مناڵەکان فێرکەن بەرەو چی ئەڕۆین چی پێژێ پارشێ و چییە نوێش چیە تەراوێح چیە ڕۆژ و چییە گرنگە ئەمە وڵام من ئەڵێم مامۆستانی بەڕێز خزمەتکردنی دین زۆر گەورەیە خزمەتکردنی ئەخلاق زۆر گەورەیە خزمەتکردن بە بەها بەرزەکان بە قیمە جوانەکان زۆر گەورەیە ئیشی ئینسانە گەورەکانە ئیشی ئەو ئینسانانەیە کە مەبدەیان هەیە ئیشی ئەو ئینسانانەیە کە بە خەمی کۆمەلگاون ئیشی ئەو مرۆڤانەیە کە ئاوات و خولیای گەوریان بە خاک وڵات و نیشتیمانیان هەیە بۆیە کاتان لێکەم کەم تەرخەمی مەکەن کاتان لێکەم گەورەی بۆ خۆتان تۆمارکن کاتان لێکەم سەروەری بۆ خۆتان تۆمارکەن هەر کەسێ خزمەتی دین کە خوا گەورەیە کاتەوە خوا بەڕێزی ئەکا ومن خوا فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله کێ قسەی لەوە چاکتر و باشترە کە دەعوە و بانگەوازەکە بۆ لای دینی خوا کە خەڵک فێری ئادا بۆ ئاکار و ڕەوشی جوانەکە ئەکرێ مامۆسا بڵێ جا من خۆ من مەلانیم خۆ من داعینیم کاکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بلغوا عني ولو آية لە منەوە بیگەێنن ئەگەر تەنها یەک ئاەتێک بووە یەک ئاەتێکی قورئان ئەتوانی ئاکارێکی جوان فێری مناڵێک بکەیت ئەتوانی ڕەوشتێکی پەسەند ئەتوانی فێری بکەی لە ڕەوشتێکی خراپ دوور بکەوێتەوە ئەتوانی کۆمەڵی ئامۆژگاری بکەی کە ڕێز لە مانگی ڕەمەزان بگرێ ڕێز لە ڕۆژوو بگرێ وەکو مناڵانی سەحابە ڕایان بێنێ کە بە ڕۆژوو ببن ئەمە دەرفەتێکە لە بەردەست هەموو مامۆستایەکە مادەیەکی خام لە بەردەستیانایە مێشکێکی صاف لە بەردەستیانە مناڵێکی بەریء لە بەردەستیانە ئەتوانن ئەم ئاکار و ڕۆژتە جوانانە باشتر جێگەی خۆی ئەگرێ وەک لە کەسێکی گەورەکە زۆر بەدەست ژیانەوە ماندوو بووە بە زەحمەت کاری تێکرێ
ئەو مناڵێکە لە بەردەسا وڵی هەر ڕەوشتێکی جوام توێ فێری ئەو مناڵەیەکی لەبەرەوە داواکارم ئومێدەوارم برانی بەڕێزم مامۆستانی خۆشەویست خوشکانی بەڕێزم کەم تەرخەمینەکەن لەو واجبە و ئەو سەروەری ئەو گەورەیە بۆ لای خوا تۆمارکەن با شانازیەک بێ لە شانازیەکانی قیامەتان لە ڕۆژی قیامەتە بڵێ یا ڕەب العالەمین من مامۆستایەک بووم پەروەردەکارێک بووم جانبی پەروەردەم ئیهمال نەکرد بە پێی توانای خۆم تەمی ئەو مناڵانم کرد نەسیحەتم کردن فێری ڕەوشی جوانم کردن ئاگادارم کردنەوە کە خۆیان بپارێزن لە ڕەوشتە خراپەکان و لە ئاکارە ناشرینەکان ئەمە ئەبێتە سەروەریەک ئەبێتە گەورەیەک ئەبێتە تاجێک بۆ لە ڕۆژی قیامەتە. مامۆستا کۆتا پێویست بۆ دایک و باوکان بەیانی دایک و باوک بە تایبەتی کاتێک منداڵەکان نمرێکی باش بەدەستێنێ خەڵاتیەکەن بەڵام لە بوارە ئاینەکە ڕەنگە تا ڕادێک کەم تەرخێمی هەبوو بێ نەتوانین منداڵەکانمان تەشجیعکەین یاخۆ منداڵ تەشجیع بکرێ لەسەر ئەوەی کە زیاتر احتیمام بدا بە دروشمە ئاینیەکان. وڵا جا ئەرکی دایک و باوک ئەرکێکی زۆر گەورەیە و پرۆسەی پەروەردە و پێگەیاندن بە دەرەجە یەک قۆناغی یەک لە ئەسۆی دایک و باوکەیە پاشان قۆناغی دووەمە چێتە قوتابخانە و لەلایەن پەروەردەکار و مامۆستاکانەوە. خوای تەعالا فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وأهلیکم نارا خۆتان و ماڵ و منداڵتان لە دۆزەخ بپارێزن. من زۆر جار ئەڵێم بەهەشت کاتێک خۆشەکەی تەواوەتی ئەبێ کە مناڵەکانی شت لەگەڵ تابێ. خوا فەرمێ هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون. زۆر ناخۆشە مناڵەکەت بە بەرچاوتەوە سەری لێ بشێوێ زۆر ناخۆشە دەسەوەسان دابمێنی مناڵەکەت گەورە بێ بە قسەت ناکە تووشی ئالوودەبوون ئەبێ هاتوچۆی شوێنە خراپەکانەکە دەسەڵاتیشت نییە گۆڕانکاری بەسەر بکە بەڵام ئەمڕۆ دەسەڵاتت هەیە ئەمڕۆ ئەتوانی ناوەندی خوێندنی چاک هەیە ڕێکخراوی پەروەردەی چاک هەیە دەستگای قورئانی زۆر هەیە فێری ئادابی جوانێکن فێری ئەوەکان ڕێزت لێ بگرێ زۆر سەیرە باوکێک دڵی نەیە مناڵەکەی هەڵبسێنێ بۆ نوێژی بەیانی دڵی نەیە بە کچەکەی بڵێ سەرپۆش بکە گەورە ئەبێ بە قسەی ناکە ئەو کاتە ئەبێ بدەیت بەسەر خۆتە ئێستا مادەیەکی خامن لە بەردەستانە بە قسەتانەکەن کاریگەریان باشتر لەسەر ئەکرێ گەورە بێ ئەمڕۆ 2-3 ساڵ بەدەستێەوە ماندوو ببە گەورە بە لە پەنای ئیسراحەتەکەی بەڵام ئەمڕۆ دەستی لێ بەردە گەورە بوو ئیتر بە قسەت ناکە ئەڕوا بۆ کافتریاکان ئەڕوا بۆ شوێنەکانی تر ئالوودە ئەبێ لەگەڵ برادری خراپە بەڵام ئەگە تۆ لە مناڵیەوە پەروەردەیەکی جوانت کرد بینێرە بۆ ئەو دەستگانەی کە فێری قورئانیەکەن فێری فەرمودەیەکەن فێری ڕەوشتی جوانێکن ئەگەر لە ناوەندەکانیشا کەم تەرخەمی بکرێ سوپاس بۆ خوا ئێستا لە زۆربەی گەڕەک و شوێنەکانە سەنتەرەکان هەیە بۆ لە بەرکردنی قورئان بۆ فێرکردنی قورئان ئەتوانی فێری کۆمەڵی ئاداب و ڕۆشتی جوانی بکەی ئێستا تا مسابقات دەکرێتەوە الحەمدولillah مناڵی وا هەیە لە تەمەنێکی مناڵیە 100 فەرمودەی لەبەر کردووە تەشجیعیان بکەن دەستخۆشیان لێ بکەن من جارێتیش بەخوا باسم کردووە من مناڵەکان خۆم کە ئاوا سەیر مەکتەبەکە کەم پارە لەسەر هینەکان دانێم لەسەر کتێبەکان دانێم ئەڵێم ئەو کتێبە بخوێنەرەوە 5,000 ئەم کتێبە بخوێنیتەوە کتێبەکە گەورەی هەستەکەم تۆزی ئەزیەتی ئەڵێم ئەو کتێبە بخوێنەوە 10,000 تانە دەمێ ئەم کتێبە 2,000 ئەو کتێبە 4,000 یعنی ماوەیەک خەریب و تەواو ماشەڵڵا هینێکی باشیانە کرد یعنی خوێنەوەی باشیش ئەوتم ئەگەر وا بڕە وەڵا هیچ پارەم پێ نایڵێ بەستم یعنی هۆکار زۆرە مەسەڵەن بۆ نمونە ئەم جوزئی تا قورئانتان تەواو کرد گەشتێکتان پێک ئەم جوزەی قورئان لەبەر کە دیارێکی چاکتە دەمێ کاکە ئێمە پارەمان زۆر بەهدەرەڕا لەم لەولورا بەخوا زۆر وەسیلە زۆر ئەگەر دایک و باوک بیانوێت تەشجیع مناڵەکانی ماوەسا هەر بۆ کوتاوەکارێک بۆ بابەتە دووخلەکەش سوود لێ وەرگرین گرنگە تەسەوەر ناکەم هیچ دایک و باوکێک هەبێ بتوانێت ئەو جورئەتەی هەبێ یاخ ئەو تەحاملە بکە بە بەرچاویەوە مناڵەکەی بە نیەتی ئازاردان دەرزێ بکێ بەدەستیان بەرگە ناگرێت باشە من سرم لەوە سوڕماوە چۆن دایکان و باوکانێک هەن لەم هەرێمی کوردستانێ بە یەقینەوە باوەڕیان بەخوای گەورە هەیە وە چاگەزانن قەبر و قیامەتێکەیە پاداشت و سزایەکەیە مامۆستا مناڵەکەی نوێژ ناکە سەردانی مزگەوت ناکە ڕەنگە مەشروب بخواتەوە دەژێتە شوێنە خراپەکان یعنی چاک نازانێ ئەسووتێ مامۆستا ئێمە چۆن بەرگی چۆن خەوی ئەکەوێ چۆن ئاسوودە و ئارامی ئەبینێ چۆن هەناسە بە ئیسراحەت هەڵەکێشیە تۆ سوزای مناڵەکەت دەسووتێ نەجگە لە قیامەتیش تۆ ئێستا مناڵەکەت دەربچێ لە ماڵ یا الله هەتا ئێوارە خەمی هۆت بێت تووشی بەڵایەکت نەکە تووشی گرفتێکت نەکە یەکێ نەکوژیە عیبەیەک نێنێتە سەرت بە سەرخۆشی لە یەکێک نەدا یعنی هەر ئەو بۆ خۆی عەزابە واز لە قیامەت بێنە هەر ئەو بۆ خۆی عەزابە تۆ هەتا ئێوارە دڵت لە مشت تابێ وەکو ئەڵێی مناڵەکە تووشی بەڵایەکت نەکە تووشی گرفتێک نەبێ پەنێکت بۆ نەنێتەوە قوربەسەریەکت بۆ دروست نەکە
یکاک ئەگە هەر لە ترسی ئەوەی شابێ ئێستا بۆ مناڵەکان تا نانێرن فێری قورئانیان بکەن بۆ نانێرن فێری ئاداب و ڕەوشی جوانیان بکەن بەڵام ئیتر لەم کۆمەلگایە بەداخەوە هەموو خەڵکیەکەیە من بیستومە باوک خۆی لەچکی لەسەر کچەکەی کردوێت و دێتی تۆ بە مناڵێم لەچکە چی دێ بەسەرتا گەورە بوو ناتوانێ بیکە گەورە بوو پێت کۆنتڕۆڵ ناکرێ و کاتە لە قیامەتە خوای تعالی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته خوالێتە پرسێتەوە هەموو دایک و باوکێک لێ پرسێتەوە ئەو مناڵانەی بەزایەدا یان ئەوە تا پەروەردەیەکی جوان و ڕێک و پێکیانی کرد هەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد شیمەنی مامۆستای ئاینی کاتی پێ بەخشین